بە گوێرەی ئەو بڕیارانەی کە لە ئەنجومەنی ئاسایشەوە دەچون پێویستە بە گوێرەی دەستور و دەستورێکی نوێ بۆ وڵاتە بنووسرێتەوە و هەڵبژاردنێکی پاک و خاوێن و بێگەرد بەڕێوە بچێت بۆ ئەوەی کە هەموو سووریەکان ئەوانشی کە لە دەرەوەن لە تاراوگەن خۆیانی تێدا ببینەوە و ئەو وڵاتە بەی خۆیان بزانن. باوەڕم وایە وەکو خۆم کە ڕێکەوتنی نێوان رووسیا و ئەمریکا زۆر کاریگەری دەبێت، بۆیە ئەوانەشی کە لە ئەستانە هەن ئەوانش ئەکتەری سەرەکین و ئەندامی ئەو ئەنجومەنن کە ئێستا ئێمە قسەی لێ دەکەین. بۆیە ئەگەر بێت و ئاوان جددی بن لە گەڕانەوەی ئاشتی بۆ سووریا و گەڕانەوەی پرۆسەی سیاسی بە گوێرەی بڕیاری 2254 ئەنجومەنی ئاسایش بە دڵنیاییەوە دەتوانن هەموو سووریەکان لە ژێر چەترێکدا کۆبکەنەوە کە سەروەری خاکی سووریا پارێزراو بێت